یاسای ژمارە 17 ئەوانی تر لە ترسێکی هەڵپەسێردراودا بهێڵەرەوە کەشێکی پێشبینی نەکردن بهێنەرەکایەوە. مرۆڤەکان زیندەوەری خوون کە پێویستیەکی تێرنەکراویان هەیە بۆ بینینی ئاشنا لە کردارەکانی خەڵکی تردا. ئەگەر تۆ پێشبینی کراو بیت، ئەمە هەستێکی کۆنتڕۆڵ و زاڵبوونیان پێدەبەخشێت. بارودۆخەکە پێچەوانە بکەرەوە، بە ئەنقەست پێشبینی نەکراو بە ڕەفتارێک کە پێدەچێت ناجێگیر بێت یان مەبەستێکی تیانە بێ، هاوسەنگیان تێک دەدات و ئەوان بڕست لە خۆیان دەبڕن تا جوڵەکانی تۆیان بۆ دەربکەوێت. ئەگەر ئەم ستراتیژیە تا ئاستێکی زۆر پەراوە بکرێت، دەتوانێت ترس و خۆف بهێنێتە کایەوە. پەیڕەویکردن لە یاساکە. لە مایسی 1972دا پاڵەوانی شەترەنج بۆریس سپاسکی بە شێوەیەکی شڵەژاو چاوەڕوانی بۆبی فیشەری ڕکابەری بوو لە ڕێیکجاڤیک لە ئایسلەندا. ئەو دوو پیاوە بڕیار بوو بۆ پاڵەوانێتی جیهانی شەترەنج بەیەک بگەن، بەڵام فیشەر لە کاتی خۆیدا نەگەیشت بوو یاریەکە ڕاگیرا بوو. فیشەر کێشەی هەبوو لەگەڵ قەبارەی پارەی خەڵاتەکە، کێشەی هەبوو دەربارەی شێوازی دابەشکردنی پارەکە، کێشەکانی لۆجیستیکی ڕاگررتنی یاریەکە لە ئایسلەندا لەوانەیە ئەو لە هەر ساتێکدا بکشێتەوە. سپاسکی هەوڵیدا ئۆقرە بگرێت. بەڕێوەبەرە ڕووسیەکانی هەستیان کرد فیشەر گاڵتەی پێدەکات و پێی وت دوور بکەوێتەوە، بەڵام سپاسکی ئەم یاریەی دەویست. ئەو دەیزانی دەتوانێت فیشەر شکست پێ بێنێت و هیچ شتێک گەورەترین سەرکەوتنی ژیانی لێ تێک نەدەدا. سپاسکی بە هاوڵێکی وت کەواتە پێدەچێت هەموو کارەکانی ئێمە بە هیچ بە ئەنجام بگات، بەڵام ئێمە دەتوانین چی بکەین؟ ئەمە جوڵەکەی بۆبیە. ئەگەر ئەو بێت ئێمە یاری دەکەین، ئەگەر نێت یاری ناکەین. پیاوێک کە ئارەزوومەندی ئەنجامدانی خۆکوژیە دەستپێشخەریەکەی لە بەردەمدایە. فیشەر بۆ دوجار گەیشتە ڕێیکجاڤیک، بەڵام کێشەکان و هەڕەشەی ئیلغاکردنەوە بەردەوام بوو. ئەو کەیفی بەهۆڵەکە نەدەهات کە قەرار بوو یاریەکەی تێدا بەڕێوە بچێت. ئەو ڕەخنەی لە ڕووناکی دەگرت، ئەو سکاڵەی لەبارەی ژاوەژاوی کامێراکان هەبوو، ئەو تەنانەت ڕقی لە کورسیەکان بوو کە ئەو سپاسکی لەسەری دادەنیشتن. ئێستا یەکێتی سۆڤیەت دەستپێشخەری کرد و هەڕەشەی کشانەوەی یاریزانەکەی خۆیانی کرد. پێدەچوو هەوڵی فریودانەکە کاری کردبێت. پاش ئەم هەموو هەفتانەی چاوەڕوانی دانوستانی ناکۆتا و تووڕەکەر، فیشەر ڕازی بوو یاریەکە بکات. هەمووان ئاهێکیان هاتەوە بەر، بە تایبەت سپاسکی. بەڵام لە ڕۆژی یەکترناسینە ڕەسمیەکە فیشەر زۆر درەنگەیشت و ئەو ڕۆژەی کاتێک یاری سەدەکە خەریک بوو دەست پێ بکات، جارێکی تر درەنگ کەوت. لەگەڵ ئەوەشدا ئەم جارە بەرەنجامەکان کارەساتبار دەبوون. ئەگەر ئەو زۆر درەنگ پەیدا ببوایە، ئەوە لە یەکەمین یاری بێبەری دەکرا. چی ڕووی دەدا؟ ئایا یاریەکە جۆرێک دەبوو لە گەمەی عەقڵی؟ بەلای مامۆستا گەورە کۆبووەکان و بەلای سپاسکیشەوە وا دیار بوو کە ئەم کوڕە گەنجەی برۆکلین حاڵەتێکی خەمناکی شڵەژانی هەبێت. لە سەعات 5:09 فیشەر پەیدا بوو، ڕێک 1 خولەک پێش ئەوەی یاریەکە ئیلغا بکرێتەوە. یەکەمین گەمەی پاڵەوانێتیەکەی شەترەنج گرنگە، چونکە ئەمە ڕێڕە و بۆ مانگەکانی تر دادەڕێژێت. ئەمە زۆر جار ململانەیەکی بێدەنگ و خاوە لە بارێکدا کە دوو یاریزانەکە خۆیان ئامادە دەکەن بۆ جەنگ و هەوڵ دەدەن ستراتیژیەکانی یەکتری بخوێننەوە. ئەم گەمەیە جیاواز بوو. فیشەر هەر زوو جوڵەیەکی خەمناکی کرد، لەوانەیە خراپترین جوڵەی ژیانی بوو بێت و کاتێک سپاسکی خستیە داوەکەوە پێدەچوو ئەو دەستبەردار بێت. لەگەڵ ئەوەشدا سپاسکی زانی کە فیشەر قەد واز ناهێنێت، تەنانەت کاتێک ڕووبەڕووی کژماتیش بوویەوە. لە کۆتاییە تاڵەکە بەرەنگاری کرد و بڕستی لە نەیارەکەی بڕی. لەگەڵ ئەوەشدا ئەم جارە پێدەچوو دەست بکێشێتەوە. پاشان لە پڕێکدا جوڵەیەکی ئازایانەی ئەنجامدا کە هەموو ژوورەکەی تووشی سەرسوڕمان کرد.
جوڵەکە سپاسکی تووشی شۆک کرد، بەڵام ئەو هاتەوە سەر سکە و توانی گەمەکە بباتەوە، بەڵام کەس نەیتوانی بزانێت ئایا فیشەر بەتەمای چییە؟ ئایا ئەو بە ئەنقەس دۆڕابوو، یا ئایا ئەو هەژا بوو یان ناجێگیر بوو، تەنانەت وەکو هەندێکە پێیان وابوو ئایا ئەو شێت بوو؟ پاش شکستەکەی ئەو لە یەکەمین یاریدا، فیشەر بە دەنگی بەرزتر سکاڵای لەبارەی ژوورەکە و کامێراکان و هەموو شتێکی تر کرد. ئەو بە هەمان شێوە بۆ گەمەکەی دووەمیش نەیتوانی لە کاتی خۆیدا ئامادە بێت. ئەم جارە ڕێکخەران بێزار بوون، ئەو بێبەری کرا. ئێستا ئەو دوو یاری بەرامبەر بە هیچ لەدەستدا بوو. پێگەیەک تا ئەو کاتە کەس لێیەوە هەڵنەستابووە و بۆ بردنەوەی پاڵەوانێتیەکی شەترەنج بەڕوونی دیار بوو کە فیشەر نیگەران بێت. لەگەڵ ئەوەشدا لە گەمەی سێمدا وەک هەموو ئەوانەی بینیان و بیریان دێتەوە، ئەو ڕواڵەتێکی دڵڕەقانە بە ڕوخساریەوە دیار بوو، ڕواڵەتێک کە دیار بوو سپاسکی هەراسان کردبوو. سەرباری ئەو چاڵەش کە بۆ خۆی هەڵکەند بوو، پێدەچوو تەواو بڕوای بەخۆی هەبێت. ئەو شتێکی کرد کە پێدەچوو هەڵەیەکی تر بێت، وەک چۆن لە گەمەی یەکەمدا کردی. بەڵام ئەو کەشە لووتبەرزانەی کە دروستی کردبوو، وەهای لە سپاسکی دەکرد بۆنی تەڵەیەک بکات. لەگەڵ ئەوەشدا سەرباری گومانەکانی ڕووسیەکە ئەو نەیتوانی بەتەڵەکە بزانێت. پێش ئەوەی پێی بزانێت، فیشەر کشوماتی کرد. لە ڕاستیدا تاکتیکە ناباوەکانی فیشەر مەعنەویاتی نەیارەکەی بە تەواوەتی دابەزاندبوو. لە کۆتایی گەمەکەدا فیشەر بازی دایە سەر پێ و بۆی دەرچوو، لە کاتێکدا بە مشتەکۆڵە ئەیدا لە لەپی دەستی خۆی هاواری دەکرد و بە هاوڵەکانی دەوت: من بەهێزێکی دڕندانە تێکی دەشکێنم. لە گەمەکانی دواتردا فیشەر ئەو جوڵانەی ئەنجامدا کە پێشتر کەس لێی نەبینی بوو، ئەو جوڵانەی کە ستایلی ئەو نەبوون. ئێستا سپاسکی دەستی کرد بە هەڵەکردن. پاش دۆڕاندنی گەمەی شەشەم دەستی کرد بە گریان. مامۆستایەکی گەورە وتی پاش ئەمە دەبێت سپاسکی پرسیار لە خۆی بکات: ئاخۆ گەڕانەوە بۆ ڕووسیا سەلامەتە؟ پاش گەمەی هەشتەم سپاسکی پێی وابوو دەزانێت چی ڕوودەدات. پێی وابوو فیشەر هیپنۆتیزمەی کردووە. ئەو بڕیاریدا چاو نەبڕێتە چاوانی فیشەر، کەچی هەر دۆڕا. لە پاش گەمەی چوارەم ئەو داوای لە کۆنفراسی ستافی کرد و ڕایگەیاند هەوڵێک لە ئارادایە بۆ کۆنتڕۆڵکردنی عەقڵ. ئەو بیری لەوە کردەوە ئاخۆ ئەو شەربەتەی پرتەقاڵەی کە ئەوان خواردویانەتەوە لەسەر مێزی شەترەنج دەرمانی تێنەکرابێت، لەوانەیە تۆزی کیمیاویان بە هەوادا پڕژاندبێت. دوجار سپاسکی بە ئاشکرا قسەی کرد. تیمی فیشەری تۆمەتبار کرد و بە دانانی شتێک لە ناو کورسیەکاندا کە عەقڵی سپاسکی گۆڕیوە، کە جەیبی کەوتە حاڵەتی ئامادەباشیەوە. بۆری سپاسکی خەریکی شەرمەزارکردنی یەکێتی سۆڤیەتە. کورسیەکان لە یەک جیا کرانەوە و تیشکی ئێکسیان لێدرا. کیمیاناسێک هیچ نائاساییەکی تیاندا نەدۆزیەوە. لە ڕاستیدا تاکە شتێک کە کەسێک لە شوێنێک بیدۆزێتەوە بریتی بوو لە 2 مێشولەی مردوو لە گڵۆپێکدا. سپاسکی سکاڵای کرد لەوەی کەشتی دێتە پێش چاوان و ئەو هەوڵیدا لە یاریکردن بەردەوام بێت، بەڵام عەقڵی شێوا بوو، نەیدەتوانی بەردەوام بێت. لە 2 سێپتەمبەردا وازی هێنا، هەرچەندە هێشتا تا ڕادەیە گەنج بوو، لەو شکستەی قەت هەڵنەسایەوە. لێکدانەوە لە گەمەکانی نێوان فیشەر و سپاسکیدا، فیشەر ماڵئاوایی نەکردبوو. سپاسکی توانایەکی ناسروشتی هەبوو بۆ خوێندنەوەی ستراتیژی نەیارەکەی و بەکارهێنانی لە دژی. ئەو کە بە ئۆقرەوە خۆگونجێن بوو، ئەو هێرشانەی بنیاد دەنا کە نەک تەنیا لە 7 جوڵەدا بەڵکو لە 70 جوڵەدا شکستی بە بەرانبەر دەهێنا. ئەو هەر جارێک کە یاریان دەکرد شکستی بە فیشەر دەهێنا، چونکە ئەو زۆر زیاتری لە پێشینەیاندا دەبینی و لەبەر ئەوەی ئەو دەروونناسێکی لێهاتوو بوو کە قەت کۆنتڕۆڵی لەدەست نەدەدا،
مامۆستایەک وتی ئەو نەک تەنیا سۆراغی باشترین جوڵە دەکات، ئەو سۆراغی ئەو جوڵەیە دەکات کە بەرانبەر هەراسان دەکات. لەگەڵ ئەوەشدا دوجار فیشەر تێگەیشت کە ئەمە یەکێکە لە کلیلەکان بۆ سەرکەوتنی سپاسکی. ئەو یاری لەسەر پێشبینی تۆ کرد، لە یاری خۆتدا تۆی شکست پێهێنا. هەموو ئەو شتەی فیشەر بۆ یاری پاڵەوانیەتیەکە کردی هەوڵێک بوو بۆ هێشتنەوەی دەستپێشخەری لە لای خۆیەوە و هێشتنەوەی سپاسکی بە ناهاوسەنگی. ئاشکرایە کە چاوەڕوانی ناکۆتا کاریگەری هەبوو لەسەر دەرونی سپاسکی. لە هەمووشی بەهێزتر هەڵە بە ئەنقەستەکانی فیشەر و نەبوونی استراتیژیەکی ڕوون لە ڕوخساریدا، لە ڕاستیدا ئەوە هەموو شتێکی دەکرد کە لە توانایدا بوایە بۆ ئەوەی ڕێسا کۆنەکانی وێڵ بکات. ئەگەر چی ئەمە بەمانای لە دەستدانی یەکەمین گەمە و بێبەریبوون لە گەمەی دووەم بەهاتایە. سپاسکی بەهێمنی و ئارامیەکەی ناسراو بوو، بەڵام بۆ یەکەمین جار لە ژیانیدا نەیتوانی لە نەیارەکەی تێبگات و لەسەر خۆ داڕما تا ئەوەی لە کۆتاییدا ئەو کەسە بوو کەوا پێدەچوو شێت بوو بێت. شەترەنج جەوهەری چڵکراوەی ژیان دەگرێتە خۆ. یەکەم، چونکە بۆ ئەوەی بیبیتەوە دەبێ بێڕادە بە ئۆقرە و دووربین بیت و دووەم، لەبەر ئەوەی گەمەکە لەسەر ڕێساکان بنیاد دەنرێت، سەراپای زنجیرەی ئەو جوڵانەی کە پێشتر یاریان پێکراوە و جارێکی تر یاریان پێدەکرێتەوە. بە گۆڕانکاریەکی بچووکەوە لە هەر یاریەکدا نەیاری تۆ ئەو ڕێسایانەشی دەکاتەوە کە تۆ یاریان پێدەکەیت و بەکاریان دەهێنیت بۆ هەوڵدان بۆ پێشبینیکردنی جوڵەکانی تۆ، بەوەی کە ڕێگەی هیچ شتێکی پێشبینی کراو خۆش نەکەیت تا ستراتیژی خۆی لەسەر بنیاد بنێت. هەتوانێکی گەورەیە بۆ تۆ لە شەترەنجدا، هەر وەکو لە ژیانیشدا وایە کاتێک خەڵکی ناتوانن بزانن تۆ خەریکی چیت، لە حاڵەتێکی ترسدا دەمێننەوە چاوەڕوانی و نادڵنیایی و سەرگەردان. ژیان لە دەرباردا گەمەیەکی جددی خەمهێنی شەترەنجە کە وامان لەسەر پێویست دەکات تا هێڵکاریەکەمان بکێشین، پلانێکدا بنین و پەیڕەوی بکەین، ئەوەی نەیارەکەمان بربەست بکەین. لەگەڵ ئەوەشدا هەندێ جار وا باشترە کە سەرکێشی بکەین و مەترسیدارترین و پێشبینی نەکراوترین جوڵە بکەین. کلیلی دەسەڵات. هیچ شتێک ئەوەندەی شتی لە ناکاو و پێشبینی نەکراو تۆقێنەر نییە، هەر بۆیە زەمین لەرزەکان و زریانەکان ئەوەندە دەمانترسێنن. ئێمە نازانین لە چ کاتێکدا پەیدا دەبن، پاش ئەوەی یەکێکیان ڕوویدا ئێمە لە ترس و خۆفدا دەمێنینەوە بۆ دانەیەکی تر، بەڵام بە ئاستێکی کەمتر. ئەمە ئەو کاریگەریەیە کە ڕەفتاری پێشبینی نەکراوی مرۆڤ لەسەر ئێمەی هەیە. گیانەوەران بە ڕێساگەلی دیاریکراو ڕەفتار دەکەن، هەر بۆیە ئێمە دەتوانین ڕاویان بکەین و بیان کوژین. تەنیا مرۆڤە کە توانای ئەوەی هەیە بە شێوەیەکی ئاگایانە ڕەفتارەکەی وەرچەرخێنێت بۆ ئەوەی قورسایی ڕۆتین و خوو کۆنتڕۆڵ بکات. لەگەڵ ئەوەشدا زۆربەی مرۆڤەکان درک بەم هێزە ناکەن، ئەوان ئاسوودەی ڕۆتینیان بەلاوە پەسەندترە. ئاسوودەیی ملدان بۆ سروشتی ئەو گیانەوەرەی کە چەندین جار کردارە بێچەند و چووەکانی چەندبارە دەکاتەوە. ئەمانە وەها دەکەن چونکە پێویستی بە تەقەلا و هەوڵ نییە، لەبەر ئەوەی ئەوان بە هەڵە پێیان وایە ئەگەر ئەوانی تر بشڵەژێنن ئەوە بە تەنیا دەمێننەوە. تێبگە کەسی خاوەندە سەڵات جۆرێک لە ترس دەچەسپێنێت لە ڕێگەی بە ئەنقەست ناجێگیرکردنی ئەوانەی دەوروبەری بۆ ئەوەی دەستپێشخەریەکە لە دەستی خۆیدا بهێڵێتەوە. پێویستە تۆ هەندێک جار بەبێ ئاگادارکردنەوە گورز بوەشێنیت بۆ ئەوەی وەها لەوانی تر بکەیت بلەرزن کاتێک بە کەمترین ڕادە پێشبینی دەکەن. ئەمە ئامڕازێکە کە کەسێک دەسەڵاتدار بۆ ماوەی چەند سەدەیەک بەکاری هێناوە. پێشبینی نەکراوێتی زۆر جار تاکتیکی مامۆستا و گەورەیە.
بەڵام کەسی ئاسایش دەتوانێت بە ڕادەیەکی کاریگەر بەکاری بێنێت. ئەگەر تۆ خۆت وەها ببینیەوە کە دەوروبەرت قەرەباڵغ بووە یا چواردەورت گیراوە، زنجیرەیەک جوڵە بخەرە ڕوو. دوژمنەکانت ئەوەندە سەرگەردان دەبن کە پاشەکشە دەکەن یان هەڵەیەکی تاکتیکی دەکەن. خەڵکی هەمیشە هەوڵ دەدەن ئەنگیزەکانی پشت کردارەکانت بخوێننەوە و بەکاری بێنن بۆ پێشبینی تۆ لە دژت. جوڵەیەکی تەواو پێشبینی نەکراو بکە و ئیتر تۆ دەیان خەیتە حاڵەتی بەرگریەوە. لەبەر ئەوەی ئەوان لە تۆ تێناگەن، ئەوان شڵەژاون و لە دۆخێکی وەهادان کە تۆ بە ئاسانی دەتوانیت بیان ترسێنیت. جارێکیان پابلۆ پیکاسۆ وتی باشترین خەمڵاندن نەبوونی خەمڵاندنە. هەر کە تۆ ئاستێکی دیاریکراوی پێزانینت بەدەستێنا، ئەوانی تر بەگشتی دەزانن کاتێک تۆ شتێک دەکەیت. ئەوە لەبەر هۆکارێکی هۆشمەندانەیە، بۆیە بەڕاستی گەمژانەیە جوڵەکانت لە پێشدا زۆر بە وریایی دابڕێژیت. وا باشترە تۆ بە شێوەیەکی هەڕەمەکی ڕەفتار بکەیت. پێشبینی نەکردن نەک تەنیا چەکێکی تۆقاندن، بەلاوەنانی ڕێساکانت لەسەر بنەمای ڕۆژانە دەبنە هۆی شێوانێک لە دەوری تۆ و بایەخپێدانێک دروست دەکەن. خەڵکی باست دەکەن، ئەو ئەنگێزە و ڕوونکردنەوانە دەهێنە بەرباس کە هیچ پەیوەندیان بە حەقیقەتەوە نییە، بەڵام ئەمە بە بەردەوامی تۆ لە مێشکی ئەواندا دەهێڵێتەوە. لە کۆتاییدا چەندەی تۆ گۆڕا و پێشبینی نەکراو دیار بیت، ئەوەندە ڕێز و پێزانینی زۆرتر مسۆگەر دەکەیت. تەنیا کەسانی بە شێوەیەکی کوشندەلاوەکی بە شێوازێکی پێشبینی کراو ڕەفتار دەکەن. وێنە تۆفان باە کە ناتوانرێت پێشبینی بکرێت، وەرچەرخانی لە پڕی بارۆمیتەر، گۆڕانی ڕووننەکراوە لە ئاڕاستە و گوڕدا هیچ بەرگریەک نییە. تۆفان تۆقین و سەرگەردانی دادەچێنێت. دەسەڵات فەرمانڕەوای ڕۆشنبیر ئەوەندە ڕازئامێزە کە پێدەچێت لە هیچ کوێیەک نەگیرسێتەوە. ئەوەندە ڕووننەکراوەیە کە کەس ناتوانێت سۆراغی بکات. ئەو لەسەرەوە لە ناو ناکرداردا پشوو دەدات و وەزیرەکانیشی لە ژێرەوە دەلەرزن. پێچەوانە بوونەوە دەشێ هەندێک جار پێشبینی کراوبوون لە بەرژەوەندی تۆ بشکێتەوە بە دروستکردنی ڕێسایە کە خەڵکی پێی ئاشنا و ئاسوودە دەبن. دەتوانین لایلایان بۆ بکەیت و خەویان پیا بکەوێت. ئەوان بە گوێرەی بیرۆکە لە پێشدا ئامادەکراوەکانیان لەبارەی تۆوە هەموو شتێکیان ئامادە کردووە. تۆ دەتوانیت بە چەند شێوازێک ئەمە بەکاربێنیت. یەکەم، ئەمە تەمێک دروست دەکات پەردەیەکی ئاسوودە بەخش کە لە پشتیەوە تۆ دەتوانیت کردداری فریودەرانە جێبەجێ بکەیت. دووەم، ئەمە ڕێت بۆ خۆش دەکات تا تۆ لە حاڵەتی دەگمەندا شتێکی تەواو پێچەوانەی ڕێساکە بکەیت. نەیارەکەت ئەوەندە قوڵ بشڵەژێنیت کە بکەوێتە سەر زەوی بەبێ ئەوەی پاڵی پێوە بنیت. تێبینیەک هەندێک جار دەشێ پێشبینی نەکران لە دژی تۆ بشکێتەوە، بە تایبەت ئەگەر تۆ لە پێگەیەکی پاشکۆدابیت. هەندێک جار هەن کە باشترە لێگەڕێیت خەڵکی دەوروبەرت هەست بە ئاسوودەی و جێگیری بکەن، نەک ئەوان هەراسان بکەیت. پێشبینی نەکرانی زۆر وەکو نیشانەیەکی سستی و بڕیار نەدان دەبینرێت، یان تەنانەت بە کێشەیەکی دەرونی وێنا دەکرێت. ڕێساکان بەهێزن و تۆ دەتوانیت بەسەر لێشێواندنیان بیان تۆقێنیت. دەبێ هێزێکی وەها تەنیا بە شێوەیەکی حەکیمانە بەکاربهێنرێت.